جارێکی دیکە بەشێک لە دەرچوانی زانکۆ و پەی مانگاکانی کەرکووک کە ناویان لە وەزارەتی ناوخۆی عێراق بۆ دامەزراندن هاتووەتەوە لە بەردەم بینای پارێزگای کەرکووک گرت بوونەوە و داوا دەکەن وەزارەتی ناوخۆی عێراق فەرمانەکە جێبەجێ بکات. ئێمە ئەمڕۆ هاتینە بەردەم بینای پارێزگای کەرکووک کێشەمان ئەوەیەکەوە ئێمە لە 2017 ناومان هاتەوە بۆ پۆلیسی کەرکووک لە بەغا هەموو شتێکمان تەواو کرد فەحس طوبی و بەدەنی و دوای ناومان هاتە شوێن داخلیمان تەواو کرد ئەیان وەزیر داخلی نییە فەرموویستەکانە وەزیر داخلی هاتووە وەزیر داخلی یاسین تاهر هەیە ئێستەکانە چاوەڕێی ئەمر ئیدارین لەوە بە هیچ شێوەیە نەجوابمانەداتەوە ئێمە بۆ سێم جار هاتنێتە بەردەم بینای پارێزگاری کەرکووک خۆپیشاندان ئەنجام مەدەن یەک کەسی نایەتە دەرەوە ئاوڕێکمان لەداتەوە بڵێ کێشەی ئێوە چیە کاکە. بەڵێ ئێمە چەند جارێکی تر بڕیارمان داوامان پێشکەش کردووە بە مەحافەزە بە بەرەبەرایەتی پۆلیسی کەرکووک کە بەدەم داواکەمانەوە بچن ئێمە لە عەدەدمان 1500 کەس دەبێت لەموو پێگاتەکانی کورد و عەرەب و تورکمان لە 2017 لەسەر داوای وەزارەتی ناوخۆی بەغا تەقدیممان کرد لە ئەنتەرنێتەوە ئێتر هەموو شتەکانمان تەواو کرد فەحس طوبی لیاقە هەموو شتێ تەواو بوو یەک دوو جارتر ناومان گەڕایەوە بۆ شوێن داخلی دوایی دوو مانگی ناومان گەڕایەوە بۆ مەرکەز ڕەحمە و بەشی سەخبارات ئێتر لەوە گەڕایەوە بەغا نەهاتۆتەوە. ئەم دەرچوانەی زانکۆ و پەیمانگاکانی کەرکووک کە ژمارەیان 1500 دەرچووە و لە ساڵی 2017 سەرجەم ڕێکارە ئیداری و یاسایەکانیان تەواو کردووە تەنها فەرمانی دامەزراندنیان ماوە دەست بەکار بن. کاکە ئێمە لە ویزارەتی ناوخۆ داواکەین عەدەدمان 1400 نەفەرین حتا کوستە لە 2017ەوە ئێمە تەقدیم ئەلکترۆنی بوو کامل یاقە بەدەنیە چوین فەحوساتمان تەواو کرد لە بەغا لە 2017ەوە حتاکو ئێستا نە لایەنێ پەیوەندیدار هەر بەهانامانەوە نە محافظ نە شؤون شورتا هیچ کەسە نات ئەلێن ئیمڕۆ بانی ڕۆژەکە لێن موازەنە نییە ڕۆژەکە لێن حکومەت تەشکیل نەکراوە هەر ڕۆژ و شتێکمان بۆ دەرەچێ هیوادارین لە جەنابتان کە دەنگەکانمان بگەێنن بۆ حکومەت ئێمە بەسە هەمووی خەڵک ساحب عائیلەیە ساحب ناڵە ئیجاری هەیە بەسە تاکو ئێرە بەسە ئێمە زۆر هیلاک بووین ئێمە بەردەوامە بین لێرە هەتاکو حەلێکمان بۆ بدۆزن. هاوکات بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆی عێراق و هەڵوێستی بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک سەبارەت بە بڕیاری دامەزراندنی ئەو دەرچوانەی زانکۆ و پەیمانگاکان پەیام چەند جارێک پەیوەندی بە ئەفراسیا و کامیل وەیس وتەبێژی پۆلیسی کەرکووکەوە کرد بەڵام ناوبرا و وەڵامی پەیوەندیەکەی پەیامی نەدایەوە. نەهاتنەوەی ناوی ئەم دەرچوانە بۆ دامەزراندن لە ڕیزەکانی پۆلیسی کەرکووک لە کاتێکدایە بەڕێوەبەرایەتی پۆلیسی شارەکە پێویستی بە کارمەند هەیە بەڵام سەرباری بەڵێنەکانی وەزارەتی ناوخۆی عێراق بۆ دامەزراندنی پۆلیس بۆ کەرکووک بەڵێنەکان نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.